پروژه پرتوکخانه به برانبر پرتوکی که بدیاری بدینه و پرتوکی که بدیاری بده لسر بوکسی هاتی نویسن پیکه و پیخمت آسایشان تویی کردستان سپاسی و رویره گشتورم شویر هنری پالبش بونه لسر بیروکیامه مرم جی او کو دلیوه بهتدان بو گنجان قصابیان دیسان کسی گشتیار کو پرتوکال ویر دیاری بدان تو بدیاری ببته و دیسان ریکی جوان شهرستانی پارزگاه دو که بده دیار کردن. أنا في الصندوق بديتنا من هاندانا كابو خواندني سوباسك سامان كين خداني في هزري قال جام غازات كي خواندوان دورا مكيمة أفريقيا خواندوان أبيدات كين قال جنج دينا نافي باقي جوان ممكن بساعتها وقت هي نزان شو وقت خبرين كتب الفيل برد سبت راكن بخوين تشتكي باشا أكيد بيجنيك شيء ما شهرستانيتي جواني كتاب باجريما. As it's very clear for all of us that we are going through and all facilities of our chain. لراستيا أم ركوتنامەیە کی گرنگە بۆ بواری زانستی پزیشکی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا. ئەم ڕێکەوتنامەیە هۆکارێکە کە ئەو ئامراز و کەرەسانەی کە لە ناو خەستەخانەی هایکواڵیتیە هەیە و ئەو زانست و ئەو زانیاریانەی کە لە مامۆستایان و فێرخوازانی زانکۆی ئەمریکیەوە یەک بگرن بۆ ئەوەی کە لە بواری ڕیسێرچ و لە بواری پەرەپێدانی ڕیسێرچە هەنگاوێک بچینە پێشەوە. کۆمەڵێک توێژینەوەی زانستی دەست پێ دەکەین کە ئەم توێژینەوانە لە بواری پزیشکیدا دەبێت تایبەت دەبن بە کەسانی خەڵکی خۆمان بۆ دۆزینەوەی کۆمەڵێک فاکتەر و تەسیراتی دەرمان و کەش و هەوای وڵاتەکەمان لەسەر کۆمەڵێ نەخۆشی جیا کە لەناو خەڵکانی خۆمانە دەرەکەون. Again, would like to thank Professor Bruce for those two parties. Against the main benefit will be for our society and people. As taking very simply, there are دەستخۆشی لە قوتابیەکان و مامۆستاکانمان دەکەین بۆ ئەم ساڵی خوێندن توانیان چەند بەرهەمێکی بەپێز ئامادە بکەن بەرهەمەکانیش نزیکەی 100 بۆ 120 بەرهەم دەبێت لە تابلۆی زەیتی و تەختیت و پەیکەر و سیرامیک پێکهاتووە. ئامانجمان لەکردنەوەی ئەم پێشەنگایە زیاتر پەرەپێدانی قوتابیەکانمان ئاستی زانستی هونەریان و هەروەها پیشاندانی توانایان بەڕووی ئەو خەڵکانە کە بزانی پەیمانگە لە ماوەی ساڵێکی خوێندن چی کردووە. لێرە تقریباً نزیکەی 9 بەرهەمی منی تێدایە 9 ڕەسم کە هەموویان ئۆیل پینتینگن و ئەو پێشانگایش لەلایەن مەرحەلە 3 و 4 و 5 بەشداری تێداکرایە بە هەموو کارەکان هەموو شێوازە کارەکان ئەو پێشانگایانش زۆر گرنگن کە یعنی جارجار بکرێنەوە هەم ورەی قوتابی بەرز دەکاتەوە هەمیش خۆشەویستی هونەر لە نێو خەڵکی زیاد دەکات.